بینەرانی هێژە ئەم کاتتان باش. بڕیارە لە مانگی ئایاری ئەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی سکۆتلەندا بەڕێوە بچێت. بۆ هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمان کچێکی کوردی خەڵکی باشووری کوردستان لەسەر لیستی پارتی نیشتیمانی سکۆتلەندا خۆی کاندید کردووە و کاندیدی ژمارەیەکە لە شاری گلاسگۆ. لەم بەرنمەیەدا باس لە هەڵبژاردننی پەرلەمانی سکۆتلەندا دەکەین، هەروەها کاندیدبوونی ڕۆزا ساڵح کە کچێکی کوردی سکۆتلەندایە، ماوەیەکی زۆرە لە بواری مافی مرۆڤ و چالاکی سیاسیدا چالاکە. ئەمڕۆ لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەین، باسی ئەم هەڵبژاردنە و چۆنەتی خۆ کاندیدکردنی پرۆژە و کار و بەرنامەکانی دەکەین. ڕۆزاخان، ئەم کاتتان باش؟ ئەم کاتە باش، زۆر سپاس. زۆر سپاستان دەکەم. من دەمێکە ئاگاداری کار و چالاکیەکانی ئێوەم کە لە بواری مافی مرۆڤ و لە بواری سیاسیدا کارەکەن، بەڵام بۆ ئەوەی بینەرانیش زیاتر بتان ناسێن، پێم خۆشە سەرەتا تۆزێک باسی کار و چالاکیەکانی خۆتان بکەن، تۆزێک خۆتان بناسێنن. بەڵێ، زۆر سپاس کاک شاسوەر. من لە مناڵیەوە ڕاستی لە تەمەنی 15 ساڵیەوە ئاکتیڤ بوومە وەکو کەسێکی لە سکۆتلان نەژیم. لە 2001 ئێمە لەگەڵ خێزانەکەمە هاتین بۆ بەریتانیا. لە بەریتانیا ئێمەیان نارد بۆ سکۆتلان. لە سکۆتلان ئێمە نزیکی 20 ساڵە لێراژین. ڕاستیەکەی من تەلەبە بووم بە مناڵی لەگەڵ دووسێ هاوڕێم لە مەکتەبێک ناوی درامچاپڵە کە بەناوبانگە لە گلاسگۆ. ئێمە کامپینێکمان کرد بۆ مافی پەنابەر و بە تایبەتی مافی مناڵ، کە ئەو کاتە مناڵیان کردە ناو دتێنشن وەکو سجن وایە. ڕاستی ئێمە بە پێی پێویست هەستمان کرد کە ئەمە شتێکی خراپە و هەوڵماندا کە ئەوە نەمێنێ. ڕاستی چالاکیەکانم لە تەمەنی 15 ساڵیەوە دەستی پێ کردووە کە تەمەنم 17 ساڵیش بوو. بۆ نیکلۆس ستەرجن کە ئێستا سەرۆکی حیزبەکەمانە هەفتەیەک لەگەڵ یا ئیشم کرد کە 17 ساڵ بووم. هەستەکەم ئەو کامپینی گلاسگۆ گێرڵ کە بەناوبانگ بووین بە کچەکانی گلاسگۆ، وای لێ کردم کە نزیکی سیاسەت بمەوە لە سکۆتلەند. ئیتر بوو بۆیەوە لەگەڵ نیکلۆس ستەرجن ئیشم کردو. هەر هەستەکەم لەو کاتەوە من هیوا و ئاواتەکانم لەگەڵ سکۆتیش ناشنەڵ پارتیە کە چۆن یەکسانیانەوێ بۆ میلەتی خۆیان و یەکسانیانەوێ بۆ پەنابەرەکان و مافی ئینسان و هیومن ڕایتس ڕاستی زیاترە لەگەڵ ئەو حیزبەیە. بەڵێ، کەواتە هەر لە سەرەتا کە نزیک بوویەوە لەو پارتە لەسەر ئەساسی ئەو بەرنامە و ڕوانگەی ئەوان بوو کە هەیان بوو بۆ مافی مرۆڤ و بۆ یەکسانی و بەتایبەتیش مافی پەنابەران. بەڵێ، چونکە خۆتە زانی مافی پەنابەران لە لەندەنە هەمووی زۆر یعنی ڕاستی پۆتی کۆنسێرڤەتیڤ، زۆر ڕایت وینگن، یعنی ڕاستن، دەستە ڕاستن و زۆر یعنی پەنابەر مافی کەمە. لە سکۆتلان ئێرە خەڵکێکە مەسەن بە تایبەتی ئێستا پەنابەر بۆ یەکەم جار ئەتوانێت دەنگ بدا. یعنی سکۆتلان یەکەم وڵاتە لە بەریتانیا بڵێت پەنابەر ئەتوانێت دەنگ بدا و ئەتوانێش خۆی هەڵبژێرێت. بە تایبەتی EU سیتیزنەکانیش کە بەریتانیا بە مافی سکۆتلان دەرچوو لە ئەوروپا، ئێمە دژی ئەوە بووین چونکە ئێمە حەزمان لە فری موڤمنتە، یعنی خەڵک بە حۆڕیەت بتوانێت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە لە ئەوروپا بتوانێت بڕوات. بەڵام بەریتانیا بڕیاری دا کە ئێوە لە ئەوروپا دەرچێ. ئێمە دژی ئەوە بووین بە حیزبەکەی خۆمانەوە و ڕاستی هەتا ئێستا ئێمە شەڕ بۆ واکەین کە بچینەوە ناو ئەوروپا، بە تایبەتی مافی تەلەبە
کەم کراوەتەوە بتوانێت کاچێتە جامعە بتوانێت بڕوات بۆ دەرەوە بخوێنێت و مەسەلا ئەوێ بچێت بۆ فەڕەنسا ئەوێ بچێت بۆ ئەڵمانیا توانی پێشتر بتوانێت ئەوە بکە بەس ئەو شتانە نەماون زۆر شتی تر هەیە توانم ینی تەئسیری کردووەتە لەسەر سکۆتلاند بۆیە سکۆتلاند مافی سەربەخۆیی زۆر ینی خەڵکەکەی زۆر ئەوێت ئێستا پشگیری سەربەخۆییەکە لە 2014 ڕەفەرەندەم بوو وەکو خۆتان لەوانەیە ئاگدار بن ئێمە 45مان هێنا لە سەتا ئەوەی ینی ستەی کەمپین ئەوانەیە یانویست بمێنەوە لە بەریتانیا 55 هێنا بەڵام ئێستا لە پوڵ سەپشانەدا کە ئێمە لەوانەیە 58 بێنین بەڵێ کەواتە پارتی نیشتیمانی سکۆتلەندا هێشتا هەر سوورە لەسەر ئەو پرۆژەی کە یان ئەو بەرنامەی هەڵی گرت بوو بۆ سەربەخۆی سکۆتلەندا بەڵێ بە تەکیدەوە ئەوەش شتێکە کە حیزبەکەمانی زیاتر گەورە کردووە و ئەنداممان زیاتر بوو کە باوەڕیان بە حیزبەکە هەیە کە ئێمە سەربەخۆی بۆ ئەم وڵاتە باشترە چونکە خەڵکەکانی کە دەنگەیە دەنگ بە حیزبی تۆری نادا حزب یعنی دەنگە دەن بە سکۆتیش ناشنەڵ پارتی و ئەوە هیچ ریفلکتیڤ نییە ینی لە لەندەن ئەو کەسانی کە ئێرە دەنگی بۆدا ئەوانە هیچ بڕیارێک ناتوانن بدەن لە لەندەن بۆیە ئێستا زۆر پشتگیری بۆ سەربەخۆی بووە و ڕاستی ئێستا حیزبێکی کەش دەچووە نازانم چەندێک ئاگدارن لە سیاسەتی ئێرە بەڵام خۆتە زانی ئالێکس ساڵمن پێشتر فۆرمەر فەرست مینیستەری سکۆتیش ناشنەڵ پارتی ئێستا حیزبێکی خۆی دەرکردووە بەڕاستی لەوانەیە ئەوە تۆزە تەئسیر بکە لەسەر لیستەکە کە من خۆم هەڵبژاردوتیایە ئەوەش ماوەیەکە هەفتەیەکە کە ئەو حیزبە دامەزراوە بەڵێ ڕۆزاخان ئێوە جگە لە کاری سیاسی پسپۆڕیتان لە چ بوارێکدایە یان وەک پێشتر لە چ بوارێکی دیکەدا کارتان دەکرد وەکو حیزبەکەمان ناوەکو خۆتان پێشتر وابزانم هەر لە سکۆتلەندا خوێنتان وایە بەڵێ من خوێندنم تەواو کردووە لە یاسا و سیاست لە جامعی ستراتکلاید تەواوم کردووە لە 2013 دوای ئەوە من خۆم هەڵبژارد بۆ سەرۆکی تەلەبەی جامیعەکە کە 20,000 تەلەبەی تایە و زیاتریش لەوانەیە کە دەنگیان پێدام و نزیکی 2 ساڵ من وەکو دەنگی ئەوان مەگەیان بۆ جامیعەکە و ئیشی چالاکیم ئەکرد وەکو یەکێک لەوانە ئەوە بوو پێوترێ مەتەرنەتی ئەن پەتەرنەتی لێرە پۆڵەسیەکە کە ئەگەر تەلەبەیەک یان پیاوێک ینی ئافرەت و پیاو بتوانن مافی خۆیان هەبێ ئەگەر مناڵیان ببێ یان شتێک ئەتوانن کات ینی ساڵێک بتوانن نەخوێنن بۆ ئەوەی ئەو مناڵە بەخێو بکەن شتی ترم زیاد کردووە وەکو پەنابەرەکان بتوانن لە جامیعە بخوێنن لە پێشتر ئەسالمسی کرد نەیەتوانی بچێت بۆ جامیعە کە جامیعەکەی من یەکەم جامیعە بوو بۆ ئەو قانونە بگۆڕێ اینجا ڕاستی ئیش و کاری زۆری ئەویست پرپۆزڵ و نووسین و ئەمە چۆن شتێکی باشە بۆ جامیعەکە و ئیتر زۆر دڵخۆش بووم کە ئەوە نەتیجەی هەبوو سەرکەوتوو بوو هەتا ئێستا زیاتر بۆ سکۆلەرشیپەکە یەکەم جار 3 سکۆلەرشیپ بوو ئێستا 10 سکۆلەرشیپە و جامیعەی تریش ینی ئیمپلمنتیان کردو هەڵێن ئەو سکۆلەرشیپانە هەبێ لە جامیعەکانیان زۆر باشە لەبەرەوەی خۆتان خەڵکی کوردستانن پێم خۆشە ئەوەت لێ بپرسم پەیوەندی چۆنە لەگەڵ کوردانی نیشتەجێی سکۆتلەندا و ژمارەیەکی زۆری کورد پێم وایە لەوێ دەژین پەیوەندیتان هەیە یان چالاکیت هەیە لەگەڵیان بەڵێ ڕاستیەکەی ینی کۆمەڵی کوردی تۆزە لاوازە ڕاستیەکەی ئەستا حالیان چکە زۆربەی خەریکی ئیشۆ ئەیانەوێت یارمەتی عایلەکەی خۆیان بدەن و تۆزە خۆیان دامەزرێنن و
هیلاکی و ئەو شتانە هەیە بۆیە چالاکی کوردی زۆر کەم بۆتەوە بەڵام وەکو خۆم چالاکوان و وەک کمیونیتی کوردی لە 2014ەوە بۆ کوبانی و شنگاڵ و نامەمان نووسیە بۆ ئەندام پەرلەمان و بۆی ڕیز ئەوێرنس بکەین بە تایبەتی بۆ کوبانی پارەشمان کۆ کردوتەوە وەکو مەکتەبێک دامەزرێنین مەکتەبێکی سکۆتیشی لە کوبانی ڕاستی کاروشتمان زۆرە وەکو کمیونیتی هەوڵەی نەورۆز و ئەو حەفلانە بکرێت لێرە بە تایبەتی کەڵچەری کوردی سەلەبرێت بکەین بەڵام وەکو کمیونیتی هیوادارم زیاتر خەڵک چالاکوان بێت و بێنە پێشەوە ئێمە شیوادارین ڕوانگەی حیزبەکەتان بەرامبەر کوردان چۆنە بەتایبەت بەرامبەر پرسی کوردیش ئەگەر لە ڕووی سیاسەتی دەرەوە ئەگەر باسی بکەین هیچ بۆ چوونێک یان هەڵوێستێکیان هەیە بۆ دۆسیەی کورد لە باشوور لە ڕۆژاوا یان لە باکوور لە ڕۆژهەڵات بەڵێ ڕاستی ئەوە ستیتمنێک ماوەیەک بوو لەمەوە پێش ئسکۆیش ناشنال پارتی ینی پابلشی کرد دەری کرد کە ینی پشگیری کورد دەکات لە میدل ئیست و ئەوێت کورد مافی هەبێت و بە تایبەتی مافی ئینسان و مافی خۆیان نابێت ینی بکوژرێن و ینی دژی ئەو شتانەیە کە بە تایبەتی لە تورکیا ئەکرێ بەرامبەر کورد بەڵێ ئێستا لەوانەیە زۆر کەس لە کوردان چاوەڕێی ئەوە بن و پێیان خۆش بێت کە کەسێکی کورد کاندید بووە بۆ پەرلەمان بەڵام ڕەنگە زۆر چاوەڕوانیشیان لێەوە هەبێت هیچ پلان و بەرنامەیەکتان هەیە بۆ کوردانی سکۆتلەندا بە تایبەت یاخود با بڵێن هەر بۆ قەزەی کوردیش بەڵکو لە ناوەندە نێودەوڵەتیەکان یان لە ئاستی سکۆتلەندا و بەریتانیا ڕایگشتی بۆ بجوڵێندرێت سەرنجڕا بکێشرێتە سەر ئەوەی کە لە کوردستان ڕوودەدات بەڵێ بە تەکیدیەوە ئەگەر کچێکی کورد لە سکۆتلان هەڵبژێردرێت ئەوە زیاتر هەستەکەم باڕواشم وایە کە مشکلەی کورد لەوانە زیاتر جەریدە و ئەو خەڵکانی کە لە بەریتانیا و سکۆتلان زیاتر لەسەری بڕۆن چونکە ئەگەر تۆ ببی بە ئەندام پەرلەمان پرۆفایلێکی بەرزتر دەبێ و جەریدەکان زیاتر حەزەکەن قسەت لەگەڵا بکەن و بە تایبەتی ئێستا خۆکو من کوردێک لە سکۆتلانە ژیم جەریدە زۆر لەسەری نووسیم و کوردیشیان زۆر باس کردووە کە من کوردم لە کوردستان لەدایک بووم و ئێستاش ینی خۆم هەڵەبژێرم هەستەکەم ئەو شتێکی زۆر باشە بۆ کورد کە هایلایتی ئیشووی کوردەکە بەڵێ ڕۆزاخان چۆن بوو ئێوە بوونە کاندیدی ژمارە یەک چونکە ڕیزبەندی ژمارە یەک پێم وایە نادرێ بە هەموو کەسێکدا تەنانەت لە کوردستانیش ئایا ئەمە بە هەڵبژاردن دەکرێت لە نێو پارتەکەدا لای ئێوە یاخود چۆنی بوو بەڵێ هەڵبژاردنەکرێت لە پارتیەکەیە و تۆ ستیتمنتێک ئەنووسی کە تۆ کێیت و کوێنیت و باسی خۆت ئەەکەی بۆچی مێمبەرشپەکان ینی ئەو کەسانی ئەندامن لە حیزبەکەیە بۆچی بدەنگت بۆ بدەن ڕاستی پێتان بڵێم نزیکی وازە مانگە خێریکی ئەو ستیتمنە بۆ بخۆم و هەوڵمدا باشترین بکەم و باشترین باسی من بکەم من کەسێکی چۆنم بەڵام حیزبەکەشمان خۆیان میکانیزمێکیان هێنا پێشەوە بۆ یەکسانی بە تایبەتی ئەو کەسانی کە ینی پەنابەرن یان خەڵکی ئێرەنین بتوانن ئەپۆرچونەتیەکیان هەبێ من دەنگێکی زۆرم هێنا چونکە لە 12 کەسە دەنگم زۆر هێنا و منیان کردە سەر لیستی یەکەم چونکە من باگراوندی ینی من لە خەڵکی ئێرە نیم لە دایک نەبوومە لێرە ئەو حیزبەکەمان بە پێویستی داناوە کە زیاتر ئیکۆڵ بێ
کە زیاتر یەکسان بێ و یەکەم حیزبیشە لە سکۆتلەندا ئەم ئیشە جێبەجێ بکە. ڕاستی بۆیە شانازی بە حیزبەکەمەوە کەم چووکە زۆر پشتگیری سەرڕەشەکە بە تایبەتی زۆر پشتگیری منیان کردووە. هەڵبژاردنەکە چۆن نییە؟ ئایا هەڵبژاردنەکە ڕاستەوخۆیە دەنگدەران دەتوانن دەنگ بە کاندیدی حیزبەکە بدەن یان دەنگدان لە ڕێی حیزبەکەەوە دەبێت؟ بەڵێ نامەیان پێگات ئەتوانن نامەکە بچێتە ماڵیان و ئەتوانن لە تەلەفۆنیان بەیانی لە مێڵی لەسەر ئۆنلاین بۆیانیت هەموو کاندیدەکان ینی ڕقم 1 2 3 هەمووی ئەنووسرێت ئەوانیش دەنگەیەن ئەڵێ 1 ئەمەوێت ڕۆزە بێ 2 ئەمەوێ ئەم کەسە بێ ئاها خەڵک دەنگەیات. ئەتوانی پێشتر ئەمانتوانی هاستینگز بکەین. هاستینگز ئەوەیە کە هەموو ئەندامەکان کۆ بنەوە قسە ئەکەن بیرروبۆچوونی خۆیانەکەن بە ئەندامەکان ئەڵێن بۆچی دەنگ بە من بدەیت. بەڵام بە بۆنەی کۆرۆنا ڤایرۆسەوە بەداخەوە نەمانتوانی ئەوە بکەین زیاتر شتەکانمان لەسەر ئۆنلاین بوو. من ڤیددیۆیەکم کرد لەسەر خۆم من کێم و کێنیم و بۆچی دەنگ بدەم بە من و جیاوازێکی چییە دەنگ بدەن بە من. ڕاستی هەستەکەمەوە تەئسیری کرد کە زۆربەی ئەندامەکان وەکو خۆشم پێم وتی تۆزە بە ناوبانگم وەکو کچەکەی گلاسگۆ من بە مناڵیەوە خەڵک ئەلانەیە بمناسێ لە گلاسگۆ بزانن من ئیشەکانی من چین چونکە من نە لە بەڵێ من پەنابارم و ئیشم کردووە بۆ پەنابەر بەڵام ئیشی تریشم زۆر کردووە لە سندیکەی کرێکاران بوومە و حیزبەکەم زۆر پشتگیری کردومەلەوە کە من بۆ مافی ئیشکەرەکانیش ئیشم کردووە. لێرە پێوترێ زیرۆ ئار کۆنتراکت خەڵک ئەچێت ینی نازانێت کێیە کاتەکەی ئیشەکات یان ئیش ناکات مافی ئەو ئیشکەرانە زۆر کەمە کە من ئیشێکی زۆرم لەسەر ئەوەش کردووە بەناوبانگم لە ئیشی سندیکەی کرێکارانیش. ئەوەشیان بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە. منیش پێم وایە کە زۆر ناسراون چونکە لە ناو کوردیشدا زۆر جار بینیومانە زۆر ئەکتیڤن و بەتایبەت کە باسیش لە خەڵکی چالاکی کوردکراوە لە بەریتانیا و لە سکۆتلەندا یعنی ئێوە وەکو سمبولی ئەو خەڵکە دائیمەن دیارن ئەوەش زۆر جێی خۆشحاڵیە. لە کەمپینی هەڵبژاردنەکەتدا چێ یارمەتیت دەدا یاخود چۆنچۆنی کارەکانت بەڕێوە دەبێت وەک خۆتدا ئەمەژەت پێدا بەهۆی کۆرۆناوە ناتوانانی سەردانی خەڵک بکەی و لە نزیکەوە کۆ ببیەوە لەگەڵیان چۆنچۆنی بانگەشەی هەڵبژاردنەکەی؟ ڕاستی ئێستا ئەم هەفتەیە ئەبواە بمانتوانی باە ینی دووشەمە بچین لە دەرگای خەڵک بین قسە بکەین لەگەڵیان بەڵام ئێستا کۆرۆنا ڤایرۆس ڕولز ئەڵێ ناتوانم هەفتە بیکەین لەوانە هەفتەکەی ئایندا. تۆزە قورسی کردووە ڕاستی کامپینەکەمان بەڵام ئێستا نامەمان هەیە نامەکان ئەیبین بۆ ئەو کەسانی پشتگیریمانەکەن یان پشتگیری حیزبەکەمە ئەمە دەیتایەکی زۆرمان هەیە هەستاکەم حیزبەکەشمان زۆر سەرکەوتوو بووە لەبەر ئەوەی دەیتا و ئینفەرمێشن کۆوە کاتەوە ئەزانێ کێیە کێ پشتگیریمانەکات و زۆر قسەشمان لەگەڵ خەڵک کردووە یان لە دەرگای خەڵکەین قسەیان لەگەڵاکەین مشکلیان چییە گوێیان لێگرین چی بکەین باشە. هەستەکەم ئەم گوێگرتنە لەگەڵ خەڵکەکە وای لێ کردووە کە پشتگیری ئێمە بکە. ئەستە زۆر پشتگیری ڕاستی ئایلەکەم و خێزانەکەم زۆر پشتگیری منەکەن و کاتیشم زۆرەیەن ینی بۆ ئاکتیڤیتی باوکم بە تایبەتی دایکم پشتگیریان کردوم و هاوڕەکانیشم زۆر هاوڕەکانم ئەڵەن چی بکەین بۆ یارمەتی بدەین ینی چۆن یارمەتی بدەین. مەسجێکی زۆرم بۆ هاتۆ ڕاستی نە لە ڕەفیقەکانی سکۆتیشم لە کوردەکانیشەوە مەسەن لە دەندی لە شارێکی کێ یان لە ئێدنبرایە هەمووی ئەڵێ ئەمانە دەنگ بۆ بین چۆن یارمەتیت بین. ڕاستی زۆر دڵخۆشی کردومە ئەوە کە شتێکی ئاوها مەسجێکم بۆیت بەس وەکو بینەرێک ئەگەر ئەو کەسانی سێری ئەماکەن بەس خەڵکی گلاسگۆ ئەتوانێت دەنگ بدات چکە من لە گلاسگۆ خۆم هەڵبژاردووە.
بەڵێ دروستە و ئەو کەسانێک کە مافی دەنگدانیان هەیە زیاتر چ کەسێک دەتوانێت دەنگ بدا؟ ئایا ئەو پەنابەرانەی کە مافی مانەوەیان نییە لە سکۆتلەندا بۆیان هەیە دەنگ بدەن یان تەنها ئەو کەسانە دەتوانن دەنگ بدەن کە هاوڵاتی ئەو وڵاتان باڵە پێشتر وا بوو ئەبواە ئەگەر بریتیش سیتیزنشپت هەبواە بەس ئەو کاتە ئەتوانی دەنگ بدەیت بەڵام ئەستا وەکو وتم گۆڕاوە ئەو کەسانی کە جوابیشیان هەبێ ئەین تازە جوابیان وەرگرتووە جارێ نەبووتە بریتیش سیتیزنشپ ئەتوانن دەنگ بدەن پێوترێت لیر تو ڕمین بەس بەداخەوە ئەو کەسانی کە ئەسالم سیکەرن یانی تازە هاتوونە و یان جوابیان نییە یان ڕەفز کراوە جوابەکە کەیسەکەیان ناتوانن دەنگ بدەن دروستە ڕۆزاخان پێت وایە دەنگدەرەکانت زیاتر چێن خەڵکی کورد و پەنابەرن یاخود لەو ماوەیە کە لە زۆر بواردا کار و چالاکیت کردووە لەوێ لە بواری سندیکای کرێکاران و مافی گروپە جیاجیاکان پێت وایە زیاتر دەنگدەرەکانت چێن هەز دەکەم ناترسی پێم وایە زۆر دڵنیایی لە سەرکەوتنی خۆت بەوەی ئەو پێگەی لە ڕابردوودا دروستت کردووە بەڵێ زۆر سپاس دەکەم ڕاستی هەستەکەم لە ژیانمە من یارمەتی خەڵکم دا وەکو خۆشم بۆ ئەندام پەرلەمانی ئیشەکەم ناوی کریستیڤنزە لە گلاسگۆ ئەو لە گلاسگۆ زۆر ئیشی کردووە و دەنگی کورد دایمەن ئەگەێنم بۆ پەرلەمانی بەریتانیا لە لەندەن زۆر پشگیری کردومە دەنگدەرەکانم ڕاستی هەستەکەم سکۆتیشی زیاتر بن سکۆتیشیەکان زیاتر ئەزانن چی ئیشێکم کردووە یان ئیشێکم نەکردووە بەڵام لەگەڵ کمیونیتی کوردیشەکە قساکەم ئەزانن من چالاکی کوردیم زۆر هەیە ئەو چالاکی کوردیەکان ئەزانن بەڵام نازانن ئیشەکانی تر چییە ئەەکەم و ئاگایان لەو شتانەی تر نییە وەکو ئەڵێم وەکو وتم تۆزە کورد تازە خۆی پێگەێنێ زۆر ئاگداری ئەوێرنسی نییە کە چییە بێ لە سیاست و چه حزبێک باشە ئێستا بۆ سکۆتلان بەس هیوادارم کە وەکو کچێکی کورد ئەستا خۆی هەڵەبژێرێ زیاتر نزیکی سیاسەتی ئێرە ببنەوە مەبەستەوەیە زۆر بە شێوەیەکی بەرچاو پەیوەندیان کەمە لەگەڵ سیاست و لەگەڵ بوارە سەرەکیەکانیەوە بەڵێ ڕاستی بۆ دەنگدان یعنی ئێستا پێیانڵێ تۆ ڕێجەستەری بۆ ینی دەنگ بدەیت زۆربیان ڕێجەستەر نین ینی ناشزانن چۆن بیکەن مشکلەیەکی زۆر گەورەیە ڕاستی چکە ئێمە وەکوتم ئایلەکەم هەوڵەدات ڕێجەستەری خەڵکە بتوانن دەنگ بدەن بەڵام ڕاستی زۆر قورسە بۆچی وایە ڕۆزاخان پێتان وایە خۆ تازە نییە کە خەڵکی کورد هات بێتە سکۆتلەندا و دانەمەزرا بێت ڕەنگە بەشێکیان لەم دوایانەدا هاتبن بەڵام ماوەیەکی زۆرە خەڵکی کورد لەوێ دەژی بۆچی تا ئێستا تێکەڵی سیاست نەبوون یاخود هۆکارەکە چییە کە زیاتر سەرقاڵن بە کۆمەڵێک بواری دیکەی ژیانی خۆیان وەکوتم وا بزانم سەرقاڵن زیاتر بە ژیانی خۆیانەوە و تۆزێک سیاسەتی کوردی ئەوەنە ناخۆشیان بینیوە لە کوردستان و لە وڵاتەکانی خۆمان کێم بۆ ئێرە ئەڵەن ئاینن شتە ینی سیاسەتی ئێرەش باز لە سیاست ئەهێنن ڕاستێکی بە بیرروپۆچوونی من ئەوەیە هۆیەکەی کە تۆزێک ینی they have given up on politics ئەو بە ئینگلیزی وڵانی وازیان هێناوە لە سیاست و ناشیانەوە سیاست تۆزە نزیک کەونۆ لێرە چونکە ڕاستی ئێرە سیاسەتی جیاوازە لە کوردستان وەکو کوردستان نییە هەموو کەس دەنگی خۆی هەیە مافی خۆی هەیە فریدەم هەیە ینی ئەو شتانە هەیە لە وڵاتە بەڵێ تۆ وەکو کەسێک کە ماوەیەکە لە ناو سیاستدای و ئێستا کاندیدی پارتێکی گەورەی ئەو وڵاتی و کاندیدی ژمارەیەکیشی لە گەورەترین شاری سکۆتلەندا پێتان وایە چەندە گرنگە کە کوردانی سکۆتلەندا تێکەڵی یاخود پەیوەندیان بەرفرەوانتر بکەن لەگەڵ سیاست ڕۆڵ بجێڕن
و بەشداریان هەبێت لە سیاسەتی ئەو وڵاتەدا. زۆر گرنگە چونکە ئەگەر کەسێکی وەکو من سەر بکەوێت ئەو مافی ئەوانیش زیاترە بێ لێرە چونکە ئێستا ڕاستی خەڵک هەیە بەتایبەتی کوردەکانیش و خەڵکی تریش ئەڵێم ئیشکەمە لێرە چۆن ئێمە زیاتر ینی کمیونیتیمان هەوێ ئەم شتانە ئەبێت کەسێکی وەکو من لە پارلەمان بێ بۆی پشگیری ئەو ئیشانە بکە ئەگەر کەسێک ئیکسپیرینسی نەبێ نەزانێت مشکلەکە لەکوێیە چۆن یارمەتی ئەو میلەتە بدە ئەو شتە چاک ناکرێ بۆی بە پێی پێویستمدانە کە من خۆم هەڵبژێرم کە بتوانم بچم بۆ پارلەمان ئەو ئیشانە بکەم. ڕەنگە ئێستا کەسانێک هەبن کە سەیری ئێمە دەکەن نەزانن کە کچێکی کورد خۆی کاندید کردووە یان ڕەنگە خۆیان بڕیاریان نەداوێت بەشداری لە هەڵبژاردن بکەن چیان پێ دەڵێ چۆن ڕێنمایی ئەو خەڵکە دەکەی کە بەشداری لە دەنگداندا بکەن و چۆنی دەتوانن دەنگی خۆیان بدەن لە ئێستاوە تا دەگاتە مانگی ئایار. بەڵێ هەتا 6/4 ئەتوانن یعنی ڕێجستەر بکەن خۆیان تۆمارکەن ئەگەر بیانەوێ دەنگ بدەن بە پۆستەڵ ئەوە پۆستەڵەوەی کە یەتە ماڵەکەت و دەنگە دەیت و ئەتوانن هەتا 19/4 خۆیان تۆمار بکەن لەسەر ینی گەڤەرمنت وێبسایت یان لەگەڵ سەر گلاسگۆ سیتی کانسل وێبسایت ڕاستی 1 دقەیە ئەو خۆ تۆمارکردنەکە زۆر قورس نییە پرسیاری لێکە ناوت چییە لەکوێ دانیشی ئەدرێسەکەت ماڵەکەت لەکوێیە و سێم زۆر گرنگە کە ناشنال ئینشۆرەنست هەبێ ئەگەر ناشنال ئینشۆرەنست هەبێت تۆ ئەتوانی دەنگ بدەیت ئەگەیش بەریتانی نەبیت ینی جارێک ئەتوانی دەنگ بدەیت بە هەموو کەسێکەڵێم ئەگەر ناشنال ئینشۆرەنست هەبێ ئەتوانی دەنگ بدەیت ئیتر دوای ئەوە ڕاستی ئەو نامەیە بۆ ماڵەوە دەنگە دەیت زۆر ئاسانە میلەتی کورد لە گلاسگۆ ئەتوانن دەنگ بدەن بەو شێوەیە. هەوڵت داوە لەگەڵ نوێنەرایەتی حیزبە کوردیەکان پەیوەندی بگری و داوایان لێ بکەی کە پشگیریت بکەن یاخودە و ڕێکخرا و سازمانانەی کە لەوێ هەن؟ نەخێر ڕاستی من نزیک نیم لە هیچ حیزبێکی کوردیەوە ئەمە لە کاناڵەکەی تۆشۆ ڕایگەێنم من وەکو کوردێک و هەموو کاتێک چالاکوانم کردووە بۆ چ کەسێک بوو بێ بۆ چ حیزبێک ینی چ پارچەیەکی کوردیش بێ من هیچ حیزبێک نیم و ئیشیشم کردووە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان کە لە سجن دەرکرێت من هیچ حیزبایەتی ناکەم من بەس کورد مافی کورد ئەپارێزم و دەنگی کورد ئەگەێنم بۆ وڵاتانی دەرەوە. ئەوە خاڵێکی زۆر باش بوو ڕەنگە خەڵک ئەو پرسیارەی لا دروست بوو بێت ئایا ڕۆزاخان نزیکە لە کام حیزبی کوردیەوە بەڵام ئەوە هیوادارم وەڵامێکیان وەرگرت بێت. کاتی بەرنامەکەی ئێمە بەرەو کۆتاییە دەمەوێت ئەگەر لە کۆتاییدا هەر قسەیەکت مابێت یان شتێک کە پێت باشە بیڵێ دەتوانی بە بینەرەکانمان بڵێ هەروەها بۆ ئەو خەڵکەی کە مافی دەنگدانیشیان هەیە لە گلاسگۆ. زۆر سپاس کاک شاسوەر بۆ ئەم دەرفەتە کە توانیم لێرە قسە بکەم هیوادارم کورد بڕوای بەخۆی هەبێ ئێمە وەکو هەموو وڵاتانی کە میلەتین و دەنگیشمان ڕۆژێک ئەگەێنین بۆ شوێنێکی دیارکراو کە مافی خۆمان بپەسێنین ئەگەریش لە گلاسگۆ ئەژیت هیوادارم خۆت ڕێجستەر بکەیت و دەنگ بدەیت بۆ لیستی گلاسگۆ بۆ سکۆتیش ناشنال پارتی. زۆر سپاس ڕۆزا ساڵح کە لەگەڵمان بووی هیوای سەرکەوتنت بۆ دەخوازی. زۆر سپاس کاشتەسوان. بینەرانی عزیز لەگەڵ ڕۆزا ساڵح کچە کورد و کاندیدی ژمارەیەکی شاری گلاسگۆ لە لیستی پارتی نیشتیمانی سکۆتلەندا کە خۆی کاندید کردووە بۆ هەڵبژاردننی ئەم ساڵی پەرلەمانی ئەو وڵاتە گفتوگۆمان کرد هیوادارم توانی بێتمان سەرنجتان ڕابکێشین بۆ سەر ئەم گفتوگۆیە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن لە یوتیوب ببنە خاوەنی ئەندامی خاوە نابوونە لە ماڵپەڕی پاتریۆن تا گفتوگۆ و بەرنمەیەکی دیکە
هەر شاد و کامران بن.